5 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم کە بەر لە ئەنجامدانی بەرپرسان و بانگەشەکارانی دیانوت بۆ سربەخۆیی نییە. دوای کەمتر لە مانگێک بەهۆی ڕیفراندۆمەوە کورد لە 150 خاکەکەی لەدەستدا کە وەک خۆیان دەیڵێن ئەو ناوچانە بە خوێنی پێشمەرگە گیرا بوونەوە. ڕۆژنامەنووسێک دوای 5 ساڵ ئەوە ڕوون دەکاتەوە کە ئامانج لە ئەنجامدانی ڕیفراندۆم مانەوەی مەسعود بارزانی بوو لە لووتکەی دەسەڵات کە سەرۆکایەتی هەرێم بوو. مەسەلەکە بڕیارێکی فەردی کاک مەسعود خۆی بوو ئەو کاتە کە سەرۆکی هەرێمی کوردستان بوو و بەهۆی ڕیفراندۆم و کورسێکی خۆشی لەدەستدا بارزانی فعلەن پێویستی بەوە بوو کە دەریسیەک دۆزرێتەوە بۆی تا هەتا سەرۆکی یان کەسی یەکەمی کوردستان بێت. ئەگەر هێڵی 36 نەبایە کە ئێمە بە قەراری 688 لە ئەنجومەنی ئاسایش بۆمان نەبا باوەڕکە هەولێر و هەموو لە حاجی ئۆمەران بوون لەو دی حاجی ئۆمەران بوون هەموو شتێک لە دەست دەدرا بەس ئەو هەلومەرجە نەیهێشت بگاتە ئەمە ئەگەنە هیچ هێزێک لە پێش نەبوو بەرگری بکات لە کوردستان ئەوەی کە داهانگوت و هەموو شۆی کرد بە پێشمەرگە داهانگوت بەرامبەر عێراقی و ئەو تەوەجوهە نێودەوڵەتی کە هەبوو هیچیان پێ نەکرا. شارەزا و چاودێرانی سیاسیش دەڵێن دەرفەتی مێژوویی کەم دووبارە دەبێتەوە. لە ڕابردووشدا چەند دەرفەتێک بۆ کورد هەڵکەوتووە تاکو ئاواتی سربەخۆیی بەدی بێنێت. لە ساڵی 2017 دەرفەتێکی دیکەی کەم وێنە بوونی دەوڵەتی کوردی لەدەست درا کە دەکرا بە کەمێک دواخستنی ڕیفراندۆم ئەو ئامانجا بەهاتایەتە دی. لەوانەیە کورد لە زۆر بڕگەی مێژوویە هەندێک دەرفەتی بۆ هەڵکەوتە بوون بەڵام نەیتوانی بێ سوود لە دەرفەتە مێژوویەکان وەربگرێ. ئەمەش دەرفەتێکی مێژوویی بوو دەکرا بە هەندێک دواخستن بە هەندێک لەو بەڵێنانەی کە وڵاتە زلهێزەکان دابوویان ئەو کاتە کە بە کەمێک دواخستنەوە سوود لەو دەرفەتە مێژوویە وەرگیرابە و لە کاتێکی ترە ئەنجام درابە و بۆشی هەیە بەپێی بەرژەوەندی وڵاتە زلهێزەکان کورد هەندێک دەرفەتی تریشی بۆ بێتە پێش. خۆ ئێستا دەرفەتی باش ڕەخساوە کە لە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەم ئیدارەیە بتوانێت ینی خزمەتی گەلەکەی خۆی بکە بە خزمەت و خزمەتگوزاری و ڕازیکردنی گەلەکەی خۆی وای لێ بکە کە پشتیوانی نێودەوڵەتیش بەدەست بێنێ کە هەنگاو بەرەو بە دەوڵەت بوون بڕوە. تاکو ئێستا لایەنەکانی دەسەڵات شانازی بەوە دەکەن کە کورد لە ڕیفراندۆمدا با ڕێژەی لە 92 دەنجی بەبەڵێ داوە لە کاتێکدا بۆ سربەخۆییش نەبووە بەڵام تاکو ئێستا هەست بەو شکستە ناکەن کە بەهۆیەوە لە 150 خاکەکەیان بەهۆی عینادی سیاسی و گوێ نەگرتن لە یار و نەیار لەدەستدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.